دیارە دوای 16 شوبات بەداخەوە چەند ڕۆژنامە نووس و چالاکوانە کە بەشداری خۆپشاندانەکانیان کرد و کە ناڕەزایەتیان دەربڕی و بۆ نەبوونی موچە و خزمەت گوزاریەکان واتە بە شێوەیەکی گشتی گلەیەک و ڕەخنەیەک هەبوو لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم دەبوو حکوومەتی هەرێم مامەڵێکی تەندروست لەگەڵ خۆپشاندان جوڵە ناڕازایەتەکانی بادینان و سەرجەم شوێنەکانە بکرێ لە برەوەی خەڵک لە هەموو وڵاتێکی دیموکراسیە مافی ئەوەی هەیە کە ڕەخنە بگرێ ناڕزایەتی دەرببڕێ بۆ ئەو داواکاریە سەرەتاییانەی کە پێویستە هەموو کەسەکەی بێ بەڵام دیارە دوای سزادانیان بەداخەوە بۆ ماوەی 6 ساڵ نیگەرانێکی زۆری دروستکرۆ لە ناو فئە و ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران لە هەرێمی کوردستان و دەبێت حکوومەتی هەرێم بە تایبەتی دادگای پێداچوونەوە پێداچوونەوەیکی ورد بۆ دۆسیانەیە بکە کە ناکرێتەوە ڕۆژنامەنووس لەسەر ئەوەی کە کاتێکی 5,000 کۆڕەکی نردووە بۆ هاوڕێیەکی 6 ساڵ حکمی بێ ناکرێت لە بەرەوەی گروپ چاتێکی مەسنجەریان هەیە بۆ ئاڵوگۆڕی زانیاری و بۆ ڕێنەوەی ڕسم تۆ بێ 6 ساڵ زیندانی بکەیت پێم وایە ئەمەی کە کراوە ئەم حکمی کە دراوە ئەوەی کە ئەو کەسانی کە لە دادگاکەیە بەشدار بوون باسییان کردووە هێزێکی ئەمنی زۆر لەوێ وجودی هەبووە و کاتێک کە شێروانی دادگای کراوە و نێرداوەتە دەرەوەی ناوژووری محکەمە بەبێ ئاگاداری حاکم کەواتە شتەکان ڕوونە کە ئەمە مەبەستێکی سیاسی و چاوترسێنی خەڵکە لە هەرێمی کوردستانە کە چیتر سەڵەوە نەکاتەوە کە خۆپشاندان بکەن یان ناڕزایەتی بکە بەڵام حقیقەتێکی ئەبێ هەموو ڕۆژنامەنووسان هەموو ڕۆشنبیران هەموو ڕێکخراوەکانی مەدەنی تەنان لەسەر ئاسی ناوخۆ و دەرەوەش تەنان کوردانی تاراوگە و ڕێکخراوە بیانەکان و نوێنەرانی وڵاتان لە هەرێمی کوردستان ئەبێ فشارەکانیان زیاد بکەن لەسەر ئەوەی کە ئازادی ڕادەبڕین نابێت لە هەرێمی کوردستانە بەرتەسکرێتەوە و ئەبێت حکوومەتی هەرێم لەسەر ئەم کارە بەڕاستی ئەبێ محاسبە بکرێ یعنی تۆ ناکرێت دەسەڵاتی چوارەم کە ڕاگەیاندنە تۆ ڕێگری لە کاری ڕۆژنامەنووسی بکەیت و ئێمە ئاگادارین کە دوای سزادانیان ئەو ڕۆژنامەنووسانە هەمویان مانیان گرتووە لە خواردنەوەوانە بۆی دەبێت فشاری ڕۆژنامەنووسان ڕێکخراوەکانی مەدەنی وڵاتانی نێودەوڵەتی کە نوێنەرایەتیان هەیە لە هەرێمی کوردستان فشارەکانیان زیاد بکەن و ئەبێ ڕۆژنامەنووسان یەکگرتو و یەک هەڵوێز بن مانای ئەوە نییە کە ڕۆژنامەنووسێک لە سلێمانیە ڕۆژنامەنووسێک لە بادینان دەستگیر کراوە حکم دراوە بێدەنگی لێ بکرێ بەڵکو ئەبێ هەمومان یەک هەڵوێز بین بۆ ئەوەی کە ئازادی ڕادەڕوین لە هەرێمی کوردستانە بەرتەسک نەکرێتەوە لەلایەن حکوومەتێکی پۆلیسیەوە